دوای ئاساییکردنەوەی دۆخی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان لە ئێستادا مەترسی هەیە ڕێژەی توشبووان بە کۆڕۆنا زیاتر بێت بەتایبەت دوای ئەوەی لە ناوەڕاست و خواروی عێراق ڕێژەی توشبوون بەراورد بە هەفتەی ڕابردوو دوو هێندە زیادی کردووە. وەزارەتی تەندروستی عێراق چەند بڕیارێکی دەرکرد بە مەبەستی تونکردنەوەی ڕێکارە تەندروستیەکان. وەزارەتی تەندروستی هەرێمیش باز لە چاوخشاننەوە با ڕێکارە تەندروستیەکان و جێبەجێکردنی ڕێنمایەکانی تایبەت بە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا دەکات. جێبەجێ نەکردنی ڕێکارە تەندروستیەکانە لەسەر ئاستی تاکە کەس لە شوێنە گشتیەکان بە کۆبنەوە قەرەباڵغی تێگەیشتنێکی وا گوایە جارێشتر ڤایرۆس کۆڕۆنا لە هەرێمی کوردستان نمایە و نایەتەوە. ئەمە تێگەیشتنێکی زۆر غەڵەتە، بۆ ئێمە و هۆشداریە دەدەین کە بەو ڕێکاری ئێستا کە هاوڵاتی پابەند نابێت ئەمە ترسناچی دروست دەکات و هەڵکشان و تەشانەکردنێکی خێراتر دەکات. بۆیە دەبێت ئێمە هەمومان هەوڵمان ئەوە بێت کە جارێشتر کۆڕۆنا نێت، ئەگەر بێتیش هێواش بێت و بەو شێوازە نەبێت کە لە ماوەیەکی کورتخوانەکە هەڵکشانێکی بەرز بێ. ئەمەش تەنها بە پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان ناکرێت، بەڵکو لەلایەن هاوڵاتی خۆی پابەندبوونەکان زۆر گرنگە. وەزیری تەندروستی لەبارەی مەترسیەکان و پلانی وەزارەتەکەیان ڕایگەیاند لە ئەگەری بەرزبوونەوەی ڕێژەی توشبوانی ڤایرۆسی کۆڕۆنا ڕێنمایی و هەڵسەنگاندنی تایبەت بەخۆیان دەبێت. لەبارەی پرۆسەی خوێندنیشەوە وتی نامانەوێت کرانەوەی دەرگای قوتابخانەکان ببێتە هۆکارێک بۆ بڵاوبوونەوەی زیاتری کۆڕۆنا. پەیوەندی بەکردنەوەی قوتابخانە نییە، ئێمە نامانێت کردنەوەی قوتابخانە ببێتە هۆکار و یانیش بە ناوی کردنەوەی قوتابخانە بێ، بەڵکو پێشکردنەوەی قوتابخانەش دەبینن لە ئەوروپا و لە وڵاتانی دەوروبەریشمان جارێکتر کە لەوێن دەر کۆنتترۆلێکی تەواو و کەمبوونەوە هەبوو، بەڵام جارێکتر هەڵکشان و ژمارەیەکی زۆر لە وڵاتانە بوو. عێراق لە کاتی ئێستادا لە ماوەی 12 ڕۆژی ڕابردوو ڕێژەی توشبوون ڕێژەی پۆزیتیڤیتی ڕێی دەبڵ بووە. بۆیە ئێمە لەگەڵ عێراق هاتوچۆ و جموزۆڵ زۆر هەیە لە ناو پارێزگا و قەزا و نەحکان و خاڵە پشکنەکان، هەروە لەگە وڵاتانی دەوروبەرمان هەموو دوو هەفتە جارێک هەڵسەنگاندنی تەواو دەکەین و تەقیمی وەزعەکە بڕیار لەسەر ڕێکار دەدات. ئێمە هەر ڕێکارێک کە پێویست بکات بەرژەوەندی هاوڵاتی و تەندروستی هەرێمی کوردستان بپارێزێت، سەلامەتی بۆ هاوڵاتی بە دڵنیاییەوە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار لەوە دەدات کە تەندروستی هاوڵاتی تێدا سەلامەت بێت. قەدەغەی هاتوچۆ و وەستانی پرۆسەی خوێندن دوو ڕێکاری توندی وەزارەتی تەندروستی عێراقن بەهۆی بەرزبوونەوەی توشبوانی کۆڕۆنا، بەڵام جموجۆڵە بازرگانیەکان و هاتنی هاوڵاتیانی ناوەڕاست و خواروی عێراق مەترسیەکی دیکەیە بۆ بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە و ئەگەری هەیە حکوومەتی هەرێمیش کۆمەڵێک ڕێکار و بڕیاری نوێ لەو بارەیەوە جێبەجێ بکات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.